من لەگەڵ بەڕێز دادوەر ئەحمەد ئەنوەر سەرۆکی لیژنەی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ سەبارەت بە چۆنیەتی دابەشکردنی هاوکاریەکان و کارەکانی لیژنەکە قسە دەکەم لە هەولێرەوە لەگەڵمە جەنابی دادوەر ئەحمەد سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێت سەبارەت بە قۆناغەکانی دابەشکردن و هەروە قەرەبووکردنەوەی خەڵکی چەمچەماڵ و زیان لێکەوتوانی ئەو چەند شوێنە کە زیانیان بەرکەوتو قسە بکەین. ئێستا قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان گەیشتۆتە چه قۆناغێک؟ سڵاو ڕێز ڕێزم بۆ خۆتۆ بۆ بینەرانی کەناڵە بەڕێزەکەتان هەیە. وەکو بەڕێز باس کرد ئەو بۆردە یاخود ئەو کۆمیتەی پشتیوانی و چاودێری دابەشکردنی سەربرند جێبەجێکردن سەرپەرشتیکردنی جێبەجێکردنی ئەو هاوکاریانەی کە لەلایەن خەڵکی خێرخوازەوە کۆکراوەتەوە دوێنێ کۆبنەوەی یەکەمی ئەنجامدا و بڕیاردرا لە 2 ڕۆژێ داهاتوودا بە دوو وەجبە بەیانی و دوو بەیانی واتە ڕۆژی دووشەم و سێشەم کۆی ئەو ماڵانەی کە زیانیان لێکەوتووە 1302 ماڵن کە لایەن لیژنە مەیدانیەکانی فەرمانگە ڕەسمیەکان و خۆبەخشەکانی ئەوێەوە بە شێوەیەکی ورد زیانەکان تۆمار کراوە و تەوسیق کراوە و وێنەی گیراوە و بە کورتی لە سەرزاری خودی خاوەن ماڵەکان ڕادەی ئەو زیانانەی بەریان کەوتە دیاری کراوە. لەو 2 ڕۆژە سەرجەم ئەو بەڕێزانە بە پێی ئەو زیانانەی کە خۆیان باسییان کردو بۆیان تەقدیر کراوە چەشی پارەی ئەو قەرەبوویان بۆ دەدرێتەوە ئەو هاوکاریان پێ دەدرێت کە وەکوتم کۆی گشتیان 1302 ماڵە ئەوەی ئەمێنێتەوە بۆ قۆناغی دواتر ئەو دوکان و شوێنە بازرگانی و سیارە و هەندێک منتەڵەکاتی ترە دیارە خۆت دەزانین لەبەر زۆری جیهەت و ئەو لایەنانەی کە هاوکاریان پێشکەش کردو ڕەنگە جۆرێک لە داخلیش دوورز و بێواتە ئێستا تو پێ ئێستا ئەوەی بەڕێز پێشیەوە راپۆرتێکتان هەبوو لەسەر چاڵاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانانی کە جێگای ڕێز و تەقدیرە ڕێکخراوی تری خۆی خێرخوازی هەبوون زۆر بابەتی تریش بێن زۆر لایەنی تر کەناڵی میدیایی بەڕێز هەڵمەتیان کردووە کە بە تەکید هەمووی لە ڕوانگەی مرۆڤایەتی و نیشتیمانی نەتەوەیەوە ئەوی شەکراوە دەستخۆشی لە هەمومیانە نەکەین بۆی ئەوەی ئێمە سەرپەرشتی ئەەکەین و بەرپرسین لێ زیاتر ئەو بڕەپارەی لەو ڕقەمە حیسابی کە دوێنێش ڕاگەندراوە لە 2 ڕقەمە حیسابیش باقی جیهان و چەرمووە کە تا دوێنێ سەر و 11 ملیار دینار بوو بۆیە ئەم هاوکاریە بە 2 قۆناغدا بەشەکرێ قۆناغی یەکەم و دو ماڵەکانە کە هیوامان وایە لە 2 ڕۆژی داهاتوودا تەواو بێ بۆ پێی ئەو زیانانەی کە بەریان کەوتووە قۆناغی تری شاڵە پێش کۆتای ئەم ساڵ بە هیواداری هەر چەند ڕۆژێک دوای ئەوە بەر ئەویش شوێنە بازرگانی و دوکان و سیارە و هەندێک مەڕ و ماڵاتی هاوڵاتیانە بۆیە پێم وایە ئەگەر 100% کەڤەری هەموو زیانەکان نەکە بەڵام هاوکاریەکی یەکجار گەورە دەبێ تەبعاً لە پاڵ ئەو هاوکاریانەی کە وتم دەستگا و لایەنی تر و پێشکەش کراوە کۆی پرۆسەکە پێم وایە یارمەتی و دەستگرتنێکی یەکجار باشە بۆ خەڵکی چەمچەماڵ و بەراکتی نیشانەیەکی زۆر باش و ئیجابی بەدەنگەهاتنی هەموو خەڵکی کوردستانە بە هەموو چین و توێژ و بەڕاستی ڕنگ و دەنگەکانیەوە بۆ خەڵکی زۆر باشە کەواتە سبەی ئەو قەرەبوانەی ئەو هاوکاریانەی کە دابەش دەکرێن پارەی کاشە لەو 11 ملیارە کە بەجەنابەت تاماژەت پێکرد کۆکراوەتەوە لە ڕێگەی حسابە بانکیەکانەوە چۆن پۆلێن کراوە زۆرترین ئەو پارەیە کە دابەش دەکرێت بەسەر چەند ماڵا و بڕی ئەو زیانانە کامیان زۆرترینن کە پێویستیان بە هاوکاری هەیە؟ ماڵەکان خۆت دەزانین لە ڕۆژی یەکەم و دووەم داوم دەستگا ڕسمیەکانی ئەوێ سەرژمێری هەموو ئەو ماڵانەیان کردووە سەردانی هەموو ئەو ماڵانەیان کردووە کە زیانیان بەرکەوتووە و ژمارەکەی بیزەبەت ئەوەی کە لای ئێمەیە 1302 ماڵن لە ناو چەمچەماڵ و ئافو شۆڕش و بەڕێندەوروبەری ئەو ماڵانە دیاری کراون و هەمووی ڕسم گیراون دواتر سایتێکی ئەپلیکیشنێکە بۆ دیسان خەڵک زیانەکانی خۆی تۆمار کردووە دواتریش فرسەتی ئەوە بووە لە قایمەتی قەزای چەمچەماڵ هەڵ با ڕێزێک ئەگەر لە ماڵەوە نەبوو بەیانوەکو پێویست یانگلەی هەوو بێ لە تۆمارکردنی زیانەکان جارشکە چۆتەوە زیانەکانی خۆی تۆمار کردووە کەواتە ئەکید شتێکی ئاسایی هاوکاریەکە جیاواز بێ بە جیاوازی ڕادەی ئەو زەرەرەی لێ کەوتووە و لە سەرزاری خۆیان کەسێک کە بەڕەنگە خانوێکی بچووکیە بێ ئەکید ڕادەی کەلوپەلۆکانی کەمترە لە خانوێکی گەورەتر یاخۆت ڕێژەی ئاچوونە ناوەی ئاو بۆ نموناندا ماڵی تێدایە کە سەروی مەترێک مەترونی وەک ئاوی لافاو چۆتە ماڵەکەی ئەکید ئەو ماڵە هیچ شتێکی بۆ دەرنەچۆواتە لەو کەلوپەلانەی کە هەیەی
بۆیە ڕەچاوی بەوردی ڕەچاوی زیانەکان کراوە بە تەکید هەمووشی بە زیادەوە نووسرا بۆیە ئەو هاوکاری ئەساسی کەرستەی نوێ دیاریکرا بۆنمە کەسێک کۆمەڵێک ئەزیزەی کارەبایی هەبوو ببەکیتەوە چیزانە چیزەی بەکارهاتۆ ماوەیەکە هەیەی بەڵام حیسابی ئەوە کراوە کە ئێستا ئەگەر ئەوان چیزانە ئەم ئامێرانە بکرێتەوە لە بازار بە ساری ئێستا چەند ئەوە بە حیساب کراوە لەو بارەشەوە بەڕێبەتی ئاماری سلێمانی خۆیان شعبەیەکیان هەیە کە ڕۆژانە تەقدیری نرخی کەلوپەلەکانەکەن ئەو بابەتەش لەوان وەرگیراوە بۆیە کە تەقدیرەکە بە تەقدیرێکی باشەوە بەلایەن بەتەکی تاڕادێکی باش لە بەژۆندی هاوڵاتیدا دەبێت. زۆر باشە کەواتەمە پۆلێن کراوە لەلایەن ئەم لیژنەیە کە پێکاتۆ ئەو لیژنانەی کە پێشووتریش سەردانیان کردووە چۆن پۆلێن بەندی ماڵ و خێزانەکان و بڕی زیانەکانیان کراوە بۆی کە بە شێوەیەکی دادپەروەرانە ئەم هاوکاریانە بەسەریاندا دابش بکرێت ئایا هێشتا ماوە ئەم پرۆسەیە کە ئیتر سبەی دابشکردنی پارەی کاشتەست پێ بکات دادپەروەرانە بەسەر خێزانەکاندا دابش بکرێت؟ ئەوەی کردا بە شەکرێت چەکی پارەیە و داوا لە بانقە کراوەکە بانقی چەرمووە و بانقی جیانە و دووە برێن پارەکەیان تێدایە لەو چۆن ڕۆژە بەڕاستی تا درنگانێک کە دەرگاکانیان کراوە بێت واتە لیژنەکە بەدەست پارە ناداتە دەست هاوڵاتیان مەڵکو و چەکێشی بانقیە بەو بڕەپارەیە کە مستحقیەتی پێ ئەو زەر و زیانەی کە خۆی لەو فۆرمەی کە پێشکەشی کردبوو و داوای کردبکە ئەو زیانانەی بۆ تعویز بکرێتەوە لە ڕێگەی چەکێکی بانقی پێیان دەدرێت دواتە دەتوانن لە فەرعی بڵێن بانقەکە لە ناو چەمچە ماڵە خۆیان پارەکە وەربگرن و بە کاژە توانە و پارەی وەربگرن هەر هەمان ڕۆژ. بەڵێ ئەم پرۆسەیە تاکەی بەردەوام دەبێت هەم دابینکردنی کەلوپەلی پێویستی دیکەوەکو جەنابەت ئاماژەت پێ کرد و ئەوەی کە ئەو هاوکاریانەی کە دابش دەکرێت ئایا حسابە بانکیانە هەر کارا دەبن بۆ ئەوەی کە یارمەتی زیاتر بۆ خەڵکەکە کۆ بکرێتەوە یا دوای کۆتایی هاتنی پرۆسەکە دادەخرێت؟ وەڵاهی دوێنێ گفتوگۆ کرا ئایا ئەو ڕەخەم حسابیانە هەر جارێ لە کارا بن خۆشت دەزانیت جگەل لەو ڕەخەم حسابی ئێستا کۆمەڵک ڕێکخرا و خەڵکی تر بەردەوامن لە پرۆسەی هاوکاریکردن بە شێواز و ڕێکاری جیاواز و هەرێکە پێی ئەو توانای لە بەردەستی هاەتی بۆیە من دڵنیام عەلاقەڵ تا کۆتایی ئەم ساڵ ئەو ڕەقەمە حیسابە کراوە دەبن بۆ هەر بەڕێزێکە بێ پارە بەخشێت یا کۆمەڵێک بەڕێزکە پارەیان بڵێن ئیعلانیان کرد بکە پارەیان بەخشیوە بەڵام هێشتا پارەکە بڵێن نەخراوەتە سەر ڕەقەمی حیسابەکە ڕەنگە پرۆسەیە تا کۆتایی ساڵ بەڕێوە بچێت و لەلایەکی تریشەوە هەندێک بەڵێن درراوە لە حکوومەتی فیدرالی بۆ وەرگرتنی هاوکاری بەڵام تا ئێستا هیچی ناتۆتە جێ ئایا بەوەی تەواوبوونی ساڵی خۆ دەزانین ساڵی دارایی لە دوای 15 مانگەوە لە عێراقا سەرجەم خەرجیەکان ڕادەوەستێت جگە لە موچە و هەندێشتی تر ئایا بەهۆی ئەوەیان بار هۆکاریشتەوەی بۆیە پێشبینیەکەیە یا خۆت گەشتبینیەکەیە کە یان تا کۆتایی ئەم ساڵیانە سەرەتای ساڵی داهاتوو دەوڵەتی عێراقیش وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیران وعدی داوە هاوکاریەک بنێرێ ئایا حەزمەکەی چۆن دەبێت دوای ئێوە بەڕێسەر لە ڕێگەی ئەو کۆمیتەوە جارشکە ئەگەر بەپێ حەزمی ئەو هاوکاری ئەگەر هات بتەکیت دەکرێت دابش بکرێ و تا ئێستاش یارمەتی خێرخوازان بەردەوامە بەڕاستی چ لە ڕێگەی دوو ڕقم حیسابە بێت چ لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکان بێ چ کەسایەتی بێ کە بەڕاستیەوە تا ڕادێکی زۆر باش توانیوێتی ئەرچی شانی هاوڵاتیان سوب بکات بۆ یەکە ئەو پرۆسەیەش پێمە ئێمە زیاتر سەرپەرشتی دەکەین پێشبین دەکەین لانی کەم تا کۆتایی ئەم ساڵ بەردەوام بێ دوای ئەوە تر بزانین چەندی بڕی پارە بڕێن تا ئەو کاتە کۆ دەبێتەوە کات بەتەکیت قرار دەدرێ ئایا و پارە چۆن جارشکە هاوکاری بکرێت جیا لەو کارە ساتە و قەرەبووکردنەوەی هاوڵاتیان کە لە لافاو زیانیان بەرکەوتووە ئایا دەکرێت لە شوێنی تریش و بۆ نمونە بۆ چاکردنەوەی هەندێک ژێرخان و ئەوانە بەڵام تا ئێستا و پارەی ئەوەی کە تەرخان کراوە زیاتر خەڵکی خێرخواز بەخشوێتی بەڕاستی بە شێوەیەکی حەسری بۆ زیان لێکەوتوانی لافاوەکەی بەڵێ بەلامەوە گرنگ بووم پرسیارش لە بەڕێستان بکەم پێشووتر ئاماژەتان بۆ کردبوو کە لیژنەکە ڕاستپاردەیە ئامادە دەکات دەیداتە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی کە ڕێگری لە دووبارە بوونەوەی کارەساتی لەم شێوەیە بگرێت ئەگەر بە کورتی ئاماژە بە خاڵە گرنگەکانی ڕاستپاردەکە بکەن لە چیدا خۆی دەبینێتەوە؟ خۆ دەزانی یەکێک لە خاڵە ئەساسیەکانە بابەتە دوو بابەتێکە فعلەن کەمیەکی یەکجار زۆر بارانباری لە چەند سەعاتێکی کەماکەن وەزام سەر هێشتا و 4 ملیۆن بوو و دەدایکی کەش بەڕاستی ئەوەیە چەمچەماڵ خۆی لە چاڵاییەوە ئەو ڕێڕەوانەی کە ئاو بڵێن تەسریفەکەن و یاخود ئاوی پێدا دەڕوا
ئێستا یەک لە زانکۆی چەرمە و زانکۆی سلێمانی هاوکاریانە بن وە بزانام کۆمپانیایەکی تریشە کە ئیشی ماستەر پلانە خەریکن بۆ دیاریکردنی ئەو ڕێڕەوانەی کە هەندێکیان کە گیراون یاخود بەردەست کراونەتەوە یاخود ڕێگەی ڕێڕێوی زیاتر برێن دروست بکرێ بۆ تەصریفی ئاو ئەوش خاڵێکی گرنگە بەتەکیت دوای تەواوبوونی ئەو ڕێنمایانە ئەو لیژنەیە دەیداتە مؤسساتی ڕسمی یاریمی کوردستان وەزارەتی شارەوانیە پارێزگاری سلێمانی ئەنجومەنی وەزیرانی یاریمی کوردستانە کە بەکی دەبێ ئەوە بێتە هۆکارێک یاخود ئیشی لەسەر بکرێ بۆ ئەوەی زارش کە کارەساتی لەو شێوە دووبار نەبێتەوە خۆش دەزانە زۆر شارۆچکەی کوردستانە دوای ڕووداین لافاو ئیجرعاتی باش کراوە کە تا ڕادەچی یەکجار باش تەسیری زۆر کاریگەری باشی هەبوو بە لەسەر دووبارە نەبوونەوەی لافا بۆیە بەتەکید ئەو بابەتەش ئیشی لەسەر دەکرێت و ئێستا هەروە بزانام لە دوو کۆمپانیا لە چەمچەماڵ خەریکن پاکردنەوەی هەندێک ڕێڕەوەی ئاون چووکە بە پێی تەقدیراتی کەشوەوە لە سەرەتای ساڵی تازەشدا یەک دوو بەڵێن شەپۆلی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات بۆ لە ئێستا ئامادەکاری کراوە بەڵام پێم وایە بابەتە پێویستی بە حەلێکی گشتگیرترە کە دەبێ هەموو دام دەستگاکانی هەرێمی کوردستان لەگەڵ تەبان ئیداراتی ئەو منتیقەیە لەسەر خەت بن بۆ وەزارەشکە و کارەساتە دووبارە نەبێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دادوەر ئەحمەد ئەنوەر سەرۆکی لیژنەی فریاگوزاری و بژانەوەی چەمچەماڵ سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24 بووی.